بۆ یەکەمین جارە کۆڕبەندێکی ئابووری بۆ خاوەنکار و بازرگانانی تورکیا و باکووری کوردستان لە سلێمانی ڕێک دەخرێت. ئامانجی کۆڕبەندەکە بۆ دروستکردنی هەماهەنگی و کاری بازرگانیە لە نێوان وەبەرهێنەرانی تورکیا و هەرێمی کوردستان بۆ ئەوەی بتوانن قەبارەی ئاڵوگۆڕی بازرگانی نێوان هەردوو لە زیاتر بکەن. ئەنەرژیدەن ئینشاتا پەیوەندیەکانمان لە هەموو بوارەکاندا هەیە، وەک وزە و بیناسازی و خۆراک و چەندین بواری تر. لە کۆنەوە تا ئێستا ئەو پەیوەندیانەی کە هەمانە دەمانەوێت دووبارە تازەی بکەینەوە. ئەمانەوێت ئەو بڕێی کە هەمانە بەرزی کەینەوە بۆ 50 ملیار دۆلار کە لە بازرگانی نێوان تورکیا و هەرێمی کوردستان و عێراقدا هەیە. تجارەت هەدەفمز 50 میلیار دۆلاردر. لە حەفدە پارێزگا نێزیکی 40 شەریکەتی مەزن لە تورکیا و بەشداری ئەو کۆربەندە ئەو جوینە بوونە. ئێمە زۆر خۆشحاڵم، ئێمە دەوانەوێت لە ئاوادانکردنی هەرێمی کوردستان بەتایبەتی شاری سلێمانی ڕۆڵی گرنگمان هەبیتن. ئێمە دەتوانن ینی لەگەل هەموو سەکتەرێکی ئیش بکەن، ینی دەمانەوێتن دەیگەشتنێکی باش لە هەردوو ئالی هەبیتن. لەم کۆڕبەندەدا خاوەنکار و بازرگانان دەیانەوێت لێکتێگەیشتنی هاوبەش ئیمزا بکەن بۆ ئەوەی لە داهاتوودا لە پیشەکەیاندا ڕەنگ بداتەوە. بۆ ئەوەش چاویان لە هاوکاریکردنی لایەنە پەیوەندیدارەکانە بۆ ئەوەی بتوانن کارە بازرگانی وەبەرهێنانەکانیان زیاتر برە و پێ بدەن. لە کابینەی تازەی یان حکومەتی خۆجێی سلێمانی 4 ساڵی ڕابردووە کارمان لەسەرەمە کردووە کە بازاڕەکانی ئێمە لە یەک سەرچاوە نەگرن، لە بەرهەمی یەک شوێنەوە سەرچاوە نەگرن، بەڵکو تەنویعێکی اقتصادی و بازرگانی گەورەمان دروست کردووە کە ئێستا ئیستثماراتی گەورەی ئەمریکی، فەڕەنسی، هۆڵندی، ئەڵمانی، بەریتانی، چیکی، پۆڵندی، تورکی، ئێرانی لە پارێزگاکەی ئێمە هەن و بە شێوەیەکی زۆر باش کارەکانیانەکەن. بەداخەوانی ژێرخانی ئاگووری کوردستان ژێرخانێکی داڕماوە وەکو پێویست ناتوانێت تەختی بازاری محلی بکات و لێرەیە مەجبورین بە مەسلەی هاوردەکردنی کۆمەڵی کاڵە. تورکیا ژێرچەکە لەو دەوڵەتانی کە دراوسێمانە تعاملمان لەگەڵا کردووە و تعاملەکەش ئەمێنێتەوە سەر ئەو بازرگانانی کەەوە خۆیان چۆنچۆنی کارەکانیان نەکەن لە مەسلەی پاراستنی کوالەتی و جۆرایەتی کاڵەکانە. کۆڕبەندی ئابووری خاوەنکارانی نێودەوڵەتی و کۆمەڵی پیشەسازانی تورکیا لەلایەن ژووری بازرگانی و پیشەسازی سلێمانی و بە هاوکاری یەکێتی هاوردە و ناردنکارانی کوردستان ڕێکخرا و ماوەی 1 ڕۆژ بەردەوام بوو. کاڵای کۆمپانیا بەشداربووەکان لە بوارەکانی خۆراکی و بیناسازی و کەرەستە جۆراوجۆرەکانی تردا بوون. ڕێبازیوە کورسات نیوز، سلێمانی.